ئەمە یەکەم جار نییەم دوکانانە بەتایبەت دوکانی لەنگەکانی شاری هەولێر لە نەوەتەکانیشە چەندین جار سوتاوە، قەیسەری نەقیبی سلێمانی سوتاوە و ئەم ڕووداوانە ڕووی داوە هەمیشەش دەسەڵات ئەو کاتانە بە شۆرتی کارەبا بەکەم تەرخەمی بەنازانم نەبوونی وەسائیلی ئاگرکوژێنەوە هەمویان بەستبووە ئاگرکوژێنەوە ئاگرکەوتنەوەکانی پێشووتریان هەمووی ئەبەستەوە بە کەم تەرخەمی بە لایەنی فەنی تەنیا ئەم جاریان کێشراوەتە ئاڵێنراوە لە مەسلەیەکی سیاسی کە بە بڕوای من خۆی مەسەلەکە سیاسیە تا ئەو جێگەی بە جانبی ئەمنی قزیەکە بگەڕێتەوەی کە مخابراتی عێراقی لەسەری قسەی کردو و دەژگای دیژە تیرۆر قسەی کردو و تەحقیقاتی ئاسایشی هەولێر و ئاسایشی سلێمانی ئێمە لە نێو ئەمانەیان نین و هیچ ڕۆژنامەنووسێکیش ناتوانێت هیچ زۆرە زانیاریەکی دەستکەوێت کە پرۆسەی تەحقیقات و لێکۆڵینەوە و کۆکردنەوەی دەلایلەکان چۆناهیە بەڵام بە تەنیا خولانەوە لە دەوری ئەم جەنبە قانونیە بە بڕای من بە هیچ شتێکمان ناگەێنێ بەڵکو مەوزوعەکە مەوزوعێکی سیاسیە ئەم هەورە بروسکەیە لە ئاسمانێکی بێهەورانیە بەڵکو لە ئاسمانێک هەیە کە هەور هەیە ئەو هەورەژە فەزا سیاسیە کە لە کوردستانە هەیە ئەمەش ئەگەر بە کورتی باسی بکەم چونکە ئێمە لە میدیاکانی حزبی کۆمونیستەوە زۆر قسەمان لەم بارەیەوە کردووە ڕەوەندێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەمێکە دەستی پێکردووە ئەم ڕەوەندە بەرەو ئەوە چێکە سەقامگیریەکی سیاسی ئابووری لە ناوچەکەیە دەست پێ بکە ئەمریکا قازانجی لەمەیە چین و رووسیا قازانجیان لەمەیە تورکیا و ئێران قازانجیان لەمەیە بە هەر حاڵ ڕەوتێک کە ئەو هێزانی کە یاریکەری ئەسلین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ تەقسیمی مەناتقی نفوس خەریکن جارێکی تر پێناسەی ناوچەکانی هێز و مەناتقی نفوزی سیاسی و ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێناساکەنەوە یەکێتی و پارتیوی جمهوری ئیسلامی و دەوڵەتی تورکیاش وەک دوو هێزی ناوچەی یەکێتی و پارتیش کە هیچ کاتێک یاریکەری ئەسلی نەبوون هیچ کاتێک لە نێو هاوکێشەی سیاسیە محوەری ئەم هاوکێشە سیاسیانە نەبوون بەڵکو بژێوی سیاسی خۆیان وەمانەوەی سیاسی خۆیان و ئیستراتیجی سیاسی خۆیان هەمیشە بە چێشمەکێش و ململانێ و بوون و نەبوونی ئەم دەوڵەتانەوە گرێداوە ئێستا ئەم هاوکێشەیە ئاڵوگۆڕی بەسەر هاتووە بە قازانجی سنترالیزێکردنەوەی دەسەڵات لە عێراقا خەریکە بەرەو پێشەوە ئەچێ قوارەی هەرێم وردە هەتا بێت هەر کورتترە بێتەوە دەسەڵاتی یەکێتی و پارتیە تا بێ کورتترە بێتەوە هەرچی پارتیە بەرەو کەمپی تورکیا خەریکە وردە ئەڕوا هەرچی یەکێتیە بەرەو کەمپی جمهوری ئیسلامی خەریکە ئەڕوا جمهوری ئیسلامی خەریکە فشارە هێنێ بۆ یەکێتی کابێ هەموو ئۆپۆزیسیۆنەکان ئۆپۆزیسیۆنی ئێرانی حەسد بکرێت لە جێگەیەکە ئەوە تورکیاش بە سەردانی ئەردۆگان بۆ بەغدا و ڕێکەوتنی ئابووری و سیاسی و مەسەلەی حدودەکان و مەسەلەی پەکەکە لە شەنگال و هەمووانە ئاڵاندنیان قەزیە لە پەکەکە ئاڵاندنیان قەزیە لە پەکەکە بۆ ئەوەیە کە بە هەر حاڵ وردە ئەمانە کەناری گیری بکەن و کۆسپانە لە بەردەم ئەو پرۆسەسی بەرن ئاگرکەوتنەوە لە 92 93 و 94 ئاگرکەوتەوە بە کێشەی فەنی جوابیاندایەوە هەمووانە چێشمەکێشی یەکێتی و پارتیە سەر لە خراپترین ئاستایە مەوزوعی هەڵبژاردن چێشمەکێشی هەڵبژاردن لە خراپترین ئاستایە لە ئێستاە ئەڵیان یەکێتی کەسێکی ئەوان بۆ دژە تیرۆر بۆ بەشداری کردو و یەکێتی لە نێوم قەزیا هەیە یان نییە و ئیتیهامات لە یەکتری وەمانە هەموو ئەمانە نیشانەدا کە ئاستی چێشمەکێشی یەکێتی و پارتی لە خراپترین ئاستایە قوارەی هەرێم لە ڕەوتی داڕمانی خۆی وە بچووکتربوونەوەی لەوەی کە هەیە هەرتا بێ هەر دەست پێەکە ئەم مەسەلەی ئاگرکەوتنە و ئیتیهامات لە یەکدانە و هەمووانە بە بڕای من لە نێو ئەم چوارچێوەیە دەبێت قابلی پێناسەرکرێ نەک لە نێو ئەو تاحقیقاتەیە کە گوایە کەسێکیان گرتووم کەسە نازان پارەی لە کێ وەرگرتو و چێتەیدی کردو و بەکەکاڵ ئێمە ئاگامان لێنیەوەمە ئیتیهامە لە ئێمە و یەکێتی باڵی خۆی لێ هینەکات و پارتی احترامی یەکێتی ئەگرێڵێ وەک حزب لەوە ناچێتیە بێ بەڵام کەسێک بۆ هەموو ئەم جۆرەشتانە بەشێکی بۆ گواستنەوەی سەرنجی خەڵکە و بەشێکی تری بۆ ئەوەیە کە ئەو پشتی پەردەی ئەم قەزیە کە ئەو مەسەلە سیاسی محوەریە لە کوردستانە ئەو مەسەلەیە لە بەرچاوی خەڵک بشارنەوە لەسەر ئەوەی کە ئەمە ڕەنگە کەسانێک بن کە نزیک بن لە پەکەکەوە ئاماژە بۆ ئەوە دراوە کە ئەمە ڕەنگە ڕێگە خۆشکردنێک بێت یانکردنەوەی دەرفەتێک بێت بۆ ئەوەی کە تورکیا بێت تەداخل بکات و تۆڵە بکاتەوە ئەمە چەنێک بە ئەگەرێکی بەهێز دەبینن
تورکیا بۆ هیچ کەسێک ڕێگەی لە پارتی لە یەکێتی ڕێگەی گرتووە لە تورکیا بۆی کە بێت درۆنەکانی بە کوردستانە ئەسوڕێنەوە لایە لە منتیقەی بادینان هەمووی بنکە و بارەگای میتی تورکی و دەستگای مخابراتی و بنکە سەربازیەکانی دەوڵەتی تورکیایە هەر کاتێ ویستی بێتی دێهاتەکانی بردومان کردووە قندیلی بردومان کردووە لە زاخۆ بگرە هەتاوە کۆگاتە گەرمیان بە درۆنەکانی تورکیا دێن و ئەچن هیچ پێویستی بەوە نیە شتێکی دیاریکراوی ئاوها ڕووبە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم بازاڕی لەنگەیە خۆ بازاڕی سیلاح نییە ئەم بازاڕی لەنگەیە بۆ بەتەنیا ئەسووتێنرێ بۆ ئەوەی کە یەک قەزی سیاسی پێ دروست کرێ ئەگەر ئەمە پەنتاگۆنێ بووە ئەگەر مەشجەبی سیلاح بووە ئەگەر ئەمە نازانم شتێک بووە ناوهێنانی پەکەکە بۆ ئەوەیە کە بیخەنە نێو چوارچێوەیەکەوە کە پێشووتر داناوە بۆ خۆیان لەبەردەم خۆیانە لای بەرن چونکە پیان وایە کە پەکەکە هێزێکی سەربازیەکە لە چوارچێوەی پرۆسەیەکی سیاسی ئابوووریە کە تورکیا و عێراق و کوردستان کە ئەبێ کوردستانی ژوە پارتیە بێ هاوکار بێ پیان وایە ڕێگرێکە کۆسپێکە لە بەردەمە بینێ بۆیە دەبێت لای ببن بۆ ئەمە حکوومەتی عێراق داوای لەکەن کە حکوومەتی عێراق سنوورەکان بپارێزێ پەکەکە بکاتە دەرەوە بوار بن دەوڵەتی تورکیا هەر جۆرێکە ئێوێ مانۆڕی سەربازی لێبە هەموو ئەمانێ دەنا ئاڵاندنی پەکەکە لە مەسەلەی سووتاندنی بازاڕی لەنە زۆر مەسەلەیەکی بێعتیبارە زۆر مەسەلەیەکی زۆر لە خوارەوەی زۆر مەسەلەیەکی کەمە بۆ ئەوها کێشەیەکی سیاسی گەورە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکۆ لە کوردستان لە بینی عێراق و بەغدا لە بینی تورکیا و جمهوری ئیسلامی لە بینی بەغدا و هەولێر لە بینی ئەوانە هەیە مەسەلەیەوەی کە کەسێ بێوەی کێشە بۆ ئەمە دروستکە بازاڕی لەنگە بسووتێنێ 3 نەفەر بێن لەسەر تەلەڤیزۆن کە گوایە یەکێکیان 800 دۆلاری وەرگرتووە سعدی ئەحمەدپیراڵێ 800 دۆلاری وەرگرتووە پێی بڵێم بزانە 800 دۆلاری لەکوێ وەرگرتووە باش آخر لەم سەردەمەیە 800 دۆلار بۆ کاری تیرۆریزی 800 دۆلار خۆ هەر بەشی داوەتێکی سعدی ئەحمەدپیرە ناکات دوو نەفەری پێ داوەت کا و ئەوانە 600 دۆلار بوو بۆ پارەی کە کەسێک کاری تیرۆریزی پێ بکات لە پەیوەند بە یەکێک لەم حاڵەتی سووداندنی ڕیزە دوکانی یەکێک لە قەیسەریەکان پێم ئابوجاری پێشووتر بوو یەکێک لە خاوەن دوکانەکان کە دوکانەکەی سوتەنرا بوو سەرنجەکەی باش لە بیرە ئەیوت خوێنین و زانکۆ تەواو دەکەین دامەزراندن نییە ئەگەر دابمەزرین ئەوە موچە نییە ئەگەر بین باڵکاری خۆمان سەرکاری سەر بەخۆی خۆمان بکەینەوە دوکانەکانمان ئەسووتێت ئەگەر بین و هەڵبین لە وڵاتە ئەوە لە ڕێگاکاندا تووشی مەترسی دەبین یان ئەوە تا هیچ مافێکمان پێ نادرێت واتە کۆکراوەیەکی گشتی کە ژیان زۆر سنووردارە ئەمە لا ئێوە چی دەگەێنێت ئەمە ئەوە گەێنێ ئەو قسەیە و بەڕێزە ئەوە گەێنێ کە دەسەڵاتی یەکێتی و پارتی هیچ جۆرە کەمترین مەسئولیت لە جوابدانەوە بە پێداویستیەکانی ژیانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەمنی خزمەتگوزاری هیچ جۆرە مەسئولیەتی لە ئەسۆ ناگرن 32 ساڵی ڕابردوو 33 ساڵی ڕابردوو ئەمەی نیشانداوە کە یەکێتی و پارتی لە ئاستی کەمترین وەڵامدانەوە بە خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستان نیت ئەو بە پێ ئامارەکان تەماشاکە بەحری ئیجە بووە بە قەبرستانی لاوانی خەڵکی کوردستان ئەوانش کە لە ناو خۆن دەسەتا زیاتر لە 20-25 لاوانی کوردستان بێکارن ئەو نییە کارەبا نییە هەرچی مەوادی ئەکسپایر هەیە لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە خرە قوردی خەڵکەوە ئاستی نەخۆشیەکان و مەسەلەی سەرەتان هەتا کەرتی خزمەتگوزاریەکان هەتا بێت ئەخرێتە دەستی کۆمپانیاکانەوە بەهەرحاڵ هەرچی ئەحزابێک کە لە کوردستانە هەیە ئەوەی کە خۆی ناوەناو ئۆپۆزیسیۆن و ئەوەی کە لە دەسەڵات هەیە کار و کاسبیان دروستکردنی کۆمپانیای و بەهرەکێشی سەروەت و سامانی ژێرزەوی و سەرزەوی کوردستان ئەمە نیشانەدا بچووکترین ئاڵ و گۆڕ کەسێک بیەوێت بچووکترین ئاڵ و گۆڕ لە ژیانی خەڵکی کوردستانە نەک هەر لە چاوەڕوانی یەکێتی و پارتیان نییە چونکە 33 ساڵ کافیە بۆی کە بەشەرێ بزانێت هێزێکی سیاسی خەوێک کە من ئەیبینم ئەو خەوە ئەبینێ خەوێک کە من ئەیبینم ئەو گوێی لێتی هاوارێک کە من ئەیکەم ئەو گوێیەکی هەیە بۆ بیستن ناڕەزایەتیە کە من ئەیکەم ئەو گوێی لێتی 33 ساڵی ڕابردوو نیشانیدا کە نەگوێی هەیە نەچاوی هەیە هێزی بۆ سەرکوت هەیە هێزی بۆ کوشت و کوشتار هەیە هێزی بۆ شەڕی ناوخۆ هەیە هێزی بۆ دزی و تاڵانی هەیە
بەڵام هێزی بۆ جوابدانەوە بە پێداویستیەکانی خەڵک نییە کەوایە کەمترین ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵک لە هەر جۆرە مەدانێکی ژیانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری خزمەتگوزاری خوێندن نووسین خەسەخانە دکتۆر دەرمان بە تەمانی بکرێ بەسراوە بە ڕادەی ناڕزایەتی ڕێکخراوبوونی خەڵکەوە و فقط ئەوە توانێت یەک هەنگاو لە ڕاستای باشترکردنی ژیانی کۆمەلگە بچێتە پێشەوە و هیچ ڕێگەیەکی تر نییە پشت بنێ بە پشتی یەکەوە ئاستی ناڕزایەتیەکان بەرەو سەربەری خەڵکی کوردستان بە ئەندازی کافی بەرچاوی ڕۆشنە 33 ساڵی نیشاندا بە بڕای من خەڵکی کوردستان هەموو ئۆپۆزیسیۆنەکە ئەناسێ چونکە ڕەوەندی ناڕزایەتیەکەی لە پێش هەڵی شوباتەوە تا ئاگاتە ئەم ساتە وەختی من و تۆ قسەی تیاکەین ئەمانە پێمانەڵێن کە خەڵکی کوردستان هیچ جۆرە خۆش باوەڕێکی بەم دەسەڵاتە نییە بەڵام خەڵکی کوردستان کرێکار زەحمەتکێش مامۆسا خوێندکار بە داخێکی ئێجگار گرانەوە تاوە پێسە پەرشوو بڵاون پەرشوو بڵاوی کێشەی سەرەکی ئاستی ژیانی خەڵکە بۆ ئاڵوگۆڕ فقط ڕێکخراوبوون و برنەسەری ناڕزایەتیەکان دەتوانێت ئاستێک هەنگاوێک ژیانی خەڵک بەرەو باشتر بێت لەم بینەدا سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە وەکو پرسیار ئاراستی ئێوەی بکەم ئەویش دەڵێت کە چەند کەسێکی تورکمان ڕایان گەیاند بە نووسراوێکە ئێمە ئەو کارەمان سووتاندووە ئەو کارەمان کردووە بەس لە سووتاندنی لەنگەکەی هەولێرە و دیارە وڵاتێک پشتیوانیان دەکات دیارە ئەم جۆرە سەرنجانە لە سوسیال میدیاشدا بڵاو بۆتەوە و چەندێک ئەمانە جێی ئیعتیبارە بە بڕای من هیچ جێگەی ئەتیبار نییەوانە هەزاران سەدان کەس دەتوانن بێنن هەزاران کەس لەم وڵاتەیە بێسەر و شوێنە شەڕی ناوخۆ کوشتن کوشتار بێسەر و شوێنە خۆ هیچ کەسێ نەچوە تەحقیق لەم قەزیە بکە ئێستا مەوزوعێکە تورکمانێک بێنیت بۆی کە تورکمانەکان بەریتە دواوە ئەها نەفەرێکی دژە تیرۆر مۆزەفێکی دژە تیرۆری یەکێتیە کە قەرارە تیرۆر بەرگە بەرپێ بگرێ خۆی خەریکی تیرۆرکردنەوە و پارەی لە شوێنی چکە وەرگرتووە هەموو ئەمانە زەڵاتەی یەک کێشەیەکن کە یانۆ لە بینی یەکتریا دروستیکەن خەڵکی بەم شکڵە مانۆڕە دواکەوتووی منداڵانەیە ناتوانێت چوارچێوەیەکی لەبەر چاو تەڵق بێکە هەیە ئەمە دوو ڕۆژان بازاڕی لە نەیەهین بووە ئەی خەسەخانەکان ئەی خوێندن و نووسین ئەی کوشت و کوشتار ئەی مەسەلەی فڕاندنی مامۆسایان ئەی جواب نەدانەوە بە پێداویستیەکانی مامۆسایان ئەی مامۆسایانی لەسەرکە مامۆسایانی خوانە بێش ئەی نەبوونی کرێ ئەی نەبوونی موچە ئەی نەبوونی ئازادی سیاسی ئەی فڕاندن و لێدانی مامۆسایان ئەی ئەمانە مەوزوعی ئەسڵێ و کۆمەڵگەندانێ بە سووتاندنی بازارێک من ناڵێم کارێکی باشە بازارێک سووتێراوە کەسانێک بێ ئیمکانات بوون کەسانێک زەرمەند بوون ئەوەی کە ئەمنیەتی ئەو بازارانە نییە لە ئەسوی دەسەڵاتی ئاسایشی یەکێتی و پارتیە ئەوە چۆنە یەکێک دوو کەلیمە قسەی خوار و خێز بەرامبەر بە بارزانی بکە خێرا دەستگای پاراستنی پارتی ئامادەیە لەسەری بەڵام بۆ چەندین جارە بازارەکانی لەنگە لە شاری هەولێرە ئەسووتێنرێ ئاگایان لێ نییە و نازان کەوایە هیچ جۆرە مەسئولیەتێکیان بەرامبەر بە ئەمنیەتی ژیانی خەڵک نییە بۆیە ئەگەر قەرار بێ لە چوارچێوەیەکی قانونیە تەماشاکەوەی کە ئەو کەسانی کە دوکانەکانیان سوتاوە هەر زەرێکە کردویانە ئەگەر لە مەناتەقی ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی ئەمری سەرشانیانە کە قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە بازارەکانیان سوتاوە تاوجێگەی بە کەرکووجی ژەگەڕێتەوە ئەرچی سەرشاری حکوومەتی عێراقیە ئەو کەسانی کە زەرەر و زیانیان لێکەوتووە زەرەر و زیانەکانیان بۆ ببژێرن تا ئێرەمە مۆزوعەکە تەواو ئەی کێشەی پەکەکە ئەی مەوزوعی تورکیا ئەی ئەم مەوزوعی دژە تیرۆر ئەی کێشەی یەکێتی و پارتی ئەی کێشەی بەغدا لەگەڵ ئەوە بڕۆ من ئاگام لێ بوو مەسعود بارزانی چووە بەغدا ئەو تیارەی کە پێی چووە بە بڕوای من لە نەوەتەکانە پاس هەموو نووسرا بوو دارە سوتاوەکە بۆ ڕزگاری لە دارە سوتاوەکە بۆ ڕزگاری بەو پاسە ڕیمانە بچوایە باشتر بوو چونکە ئەو تیارەیە نە لێی نووسرا بۆ خطوتی جەوی کوێیە نە نووسرا بوو کە ئەمە چی تایە نە هیچ شتێک و ئەوانش کە پێشوازیان لە فڕۆکەخانەی بەغدا لە مەسعود بارزانی کرد ئەوانە بوون کە هەمووی پارتی بوون یەک نەفەری حکوومەتی عێراقی و ئەحزابی عێراقی پێشوازیان لە مەسعود بارزانی نەکرد ئەمە نیشانەدا کە چەندێک لە ئاستێکی نزم و خوارن نیشانەدا کە قەواری حکوومەتی ئەوەی کە پێڵێن هەرێم و قەواری حکوومەتی هەرێم چەندێک لە دارمانی نهایی نزیک بۆتەوە چەندێک ئەمانە وردە خەریکی کوڕژ بردنن بۆ ناوەڕاست و بۆ دەسەڵاتی مرکز لە بەغدا و چەندێک بەرامبەر خەریکن لە چوارچێوەی سیاست و ئیتفاق
کە لە بینی جمهوری ئیسلامی و تورکیا حکوومەتی عێراقا خەریکن پشووکە بنەوە هیچ قاوغێک هیچ شتێکیان نامێنێ بەمە ژیانی هەموو خۆمەلگەی کوردستانیان بردۆتە ناو ئەگەرێک بردۆتە ناو پرسیارێک کە معلوم نییە ئەمڕۆ بەسبێنێت چۆنە بێ ئەبێت نابێت موچەیەت نایەت ژیان ئەڕوا ناڕوە ئەمنیەت چۆنە بێت چۆن نادیارین دیار نییە. ئەگەر قسێک ما بێت لە پەیوەند بەم قەزیەوە لە گفتووەکەماندا نهات بێت و بەگرنگی بزان ئاماژەی پێ بدەن فەرموو زۆر بە گفتی. فقط هەر ئەوەنە ئەمە مەوزوعێکە خەریکن بە چێشمەچێش و ململانەیە کە لە بینی خۆیانە هەیە گەورەیەکەن بۆ ئەوەی کە بارگراوندێکی سیاسی قەیرانێکی سیاسی ئابووری حکوومەتی کە لەگەڵی بەرەڕوون تایە بشارنەوە هیچ شتێکی تر نییە.